وادیسان مانگی ڕەمەزان هەر وەکو عادەتی ساڵان هات بوو بە میوانی ماڵان وا هاتەوە لەگەڵ خۆیدا هەکبەیەک نور و ڕەحمەت و خەرمانی پڕ بەرەکەت و هانا بۆ ڕوحی شەکەت و شەماڵێکی شەفەقەتی خودای هێنا هاتەوە تا لەبەر تافگەی زێوینیدا پێش لەوەی کە بمان شۆرن بمان شۆرێ هاتەوە تا کاڵای خەو و شلگیریمان لێداڕنێ و بمان گۆڕێ تا لە دوای شۆرین و گۆڕین ڕزگارمان کە لە لیتاوی دەردی سەری تا بمانکە بە موشتەری بۆ کڕینی بەهەشتی پڕ بەختەوەری دەیبێنەوە با ڕێگای پڕ کەند و کۆسپی نێوانمان لەگەڵ خوادا پاکەینەوە شوشەی پەنجەرەکانی دڵ چاکەینەوە گوناهمان چەند بە لێشاو بێت وەکو کەفی سەری ئاو بێت مادام بەدڵ پەشیمان بین کڕیاری کاڵای ئیمان بین دڵنیابین دامان دەکا چونکە هەر خۆی بانگمان دەکا وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون